بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ لێرە لە شاری هەولێر دوا ئەڵلقەی بەرنامەی پەنجەمۆ لەگەڵ کاک کەمال محێدین هاوڕێی دێرینی جەنابی مام جەلال و هەروەها پارێزەرێکی ناودار وێکێ لە تێکۆشە لێدێرینەکان لەم بەرنامەیەشدا کۆمەڵی بابەتی گرنگی مێژووی هەیە کاک کەمال شایەتیان لەسەرەیە. کاک کەمال بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. باس دەکەم ئێوەش بەخێر بێنەوە. کاک کەمال باسی ینی ئەوەی کە ڕێککەوتنیەوە یاخود جارێکی تر تێکەڵبوونەوەی باڵەکانی پارتی دیموکراتی کوردستان تۆ پەیامەکەی خۆتان نەبرد بۆ مەلا مستەفا. مەلا مستەفا چۆن لە پەیامەکەی ئێوەی ڕوانی و جوابی چی بوو یاخود تێڕوانینی چی بوو لەسەر ئەو هەڵوێستەی ئێوە؟ من کە گەیشت مەوێندرێ لەگەر کاک حەبیب بچوون و شەوێ سانۆ جەنابی بارزانی ماندی من قسەم بۆ کرد لە پێشەوە وتی جەماعەت چۆنن وتم باشن وتی بۆ برای موجەلال نەهاتون وتم وەڵا ئەزبەنی لەبەرەوەی جەژنەیە و مەراسیمی جەژن لە بەغدا زۆرە ئەو مەراسیمە تەواو دەکەن و ئەوان پاش جەژنە دێت منیش ئێستاکانەوە بڕیارەکانی کۆنفرەنسەکەم بۆ جەنابەتی ناوە و برادرانیش احترامیان هەیە و هەندێک لەگەر ڕوتە قسەی کرد گلەی لە عەبدوڕەحمان ڕوتە کرد. دوایە باسی بەغدا وەزعی خەڵق و چێ لەگەرەوەی و چێ لەگەرەوە نێ و ئیشەکە کۆتایی هاتوو سعات نزیک 11 ئەنجامەکەی بەدڵ بوو یانی ئەو پەیامەی ئەوەی بەدڵ بەدڵی بوو ئەوەکەی دا دەست کاک ئەدریسی من هەستامە و کەمدایە و شدایە کاک ئەدریسی. دوایە پاشەوە برادران کە گەڕامەوە پاش ماوەک برادران چوونە لای مەلا مستەفا. مامۆستا بۆ ئێوەکو باڵی جەلالیەکان بڵێ علاقەتان بە تەواوەتی لەگەڵ حکوومەت ئابڕنی بوو یاخود پەیوەندی شەخسی و ئەوانەتان مابوو لەگەڵ بەرپرسەکانی حیزبی بەعس و حکوومەت؟ ئێمە ڕەنگە وەکو بەعزە عیلاقاتی ڕێئی و بازە تەبادولی ڕێ و ئەوە مابێ بەڵام هیچ وعد و عودێک و هیچ بڕیارێک و تەعاونێکی نهێنیمان نەمابوو لەگەر حیزبی بەعس ئەبەدەن. هەر شتێک بوو لە ڕێگای بەڵام چۆن من ئەندامی لقی بەغدا بوو کە ئیش دەکرا من دەبا بە کاک ساڵح برێم مەسەلەن بڕیاریاندا من بچم بۆ قاهرە دیفاع لە فەڵەستینیەکان بکەم. چۆن بوو مامۆستا تۆ بە کاک ساڵحم وت کاک ساڵح وتی کەمالی برا زۆر حورمەتی منی لەوی کەمالی برا زۆر باشە بڕۆ سبینە سواری تیارەی بووم وەکو حیزب نەچوویتەوە وەکو حیزب نەچوونیەوە نا من و عەبدوڕەزاق حەدیسی ئەمە نائبی محامینی عێراق لەگەرم بوو کە چوین سبینێ لە بۆ سبینێ جەریدەی بەغدا نووسی وەفدی نقابی محامین چۆ دیفاع لە فڵام کەوە لە فڵام کەوە لە فڵام کەوە وەفدەکەش ئەوە فڵان چیە بوونی من ئەوە بوو بەڵام دیفاعتان لە چیە کردنەوە؟ دیفاع لە پێشمەرگە فەڵەستینیەکانی کە وەسفتەلیان کوشت ڕئیس وزارای ئوردون. سبینێ جەریدەی بەغدا نووسی ئەوانە لە میسر گیرابوون مامۆستا لەکوێ؟ ئەوانە ئەوەی جیران هەر لە فەڵەستینا جیران کە دەچوون بۆ میسر جیران لە وێندێرە گرتیان و بریان لە میسر لە بۆ سبینە جەریدە نووسی کە وەفدی محامینی دووەلی عەرەبی چوونە بۆ دیفاعکردن لەوانە وەفدی عێراقی بریتیە لە کەمال محێدین و ئەوە حەبیب زانیوێتی بە جەماعەتی وتووە جەماعەت تەلەفۆنیان بۆ ساڵحی کردووە ئەو کەمالە چۆن چوو ئەمە عێلاقەمان لەگەڵ ئوردون دۆستانەیە نازانم چی ئەولا من ئەوە نازانم هەتا گەڕامەوە کاک عومەر وتی کەمالە تو چیت کردیە غێر پێیان دەڕێ وتم کاک عومەر ئەمن پێ لە تەختەی چروونانیم ئەمن تەکلیفیان کرد یەکێکی عەرەب و یەکێکی کورد لە نەقابەی محامینی عێراق بچێت بۆ دیفاع لەگەر دووەلی عەرەبی. منیش چووم کاک ساڵح وتی هەڕوو وتی دە ئەوان ئەوە نازانن وتی کاک مەسعود مەلا مستەفا وتویانە دەبێت کە هاتەوە بێ بۆ لام وتم دە تەلەفۆنی بۆ بکە وتی نابا بچین لای کاک ساڵح چوونی لای کاک ساڵح تەلەفۆنی بۆ کاک ئیدریس کرد تێگەیاندەوە لاوەلا کاک ئیدریس وتی پێی برێجارێکی دیکە ببێ ئاگاداری خۆمان یعنی ئەوێ ئەو شتانە نەکا و ئەگەر نەژیا مشکلە نیو نەچوو حەفو کرام ینی بە سەفەرەکە کرد. باشە مامۆسایەوە هەندێک ئەشخاص و ینی وەکو کەسایەتی وەکو مەلا ماتۆڕ و شێخستار و عەزیز ئەقراوی و کۆمەڵی خەڵکی لەو بابەتە ئەمانە بۆچی لەگەڵ ئێوەیان نەهاتن و ئەمانە بۆ پەیوەندیان لەگەڵ حکوومەتان نەپچڕان؟
اوان جاري اولا عزيز عقراوي وهاشم عقراوي واسماعيل ملا عزيز هل ناو بارتي بون بله كوتنا غير حكومه باش اوي اوانيتر بله ملا ماطور لحزب دركره روجك ملوك عمر شوينه لاي وزير داخليه بله بو بعض مسائل تشكو اجازه تشكو او لا تماشاكن ملا اولا لاستعلاماتي مكتبي وزيري داخليه دانشتيا عند عمل لجنه مركزيه شلون ببي اقدر حزب دتشي لاي وزيري حكومه ايوارا بانكرا وتي والله شيء تايبتي مهبو خو من با همشد با ونابي بريمو اي شيخ استاذ ماموس شيخ استاذ جاسوس جاسوس من يعني ناردا لقي كركوك كاك عباس وتي الشيخ ستار بيوندي هي لقر نوري خيات مديري امني كركوك مكتبي السياسي وتي كما وتي عن كمال دبيبشي لم مسألة بكوريو لو مسألة ما كوريو الشيخ ستار وتي من راسته بيوندي ما يلقر نوري خيات دعوتي دكم دعوتهم دكا بلان بو مصلحتي حزب وتم بكاك عباس دوتوا كاك عباس مسؤوله وتي ناولت شمو يجيبها بيش دركه وتكا لشيره والعقيل لقر حكمتي كوات يعني ولا جيرو شيء بحكمه ده بله سربخو ودريش كوت ناو حزبه لقر بعسي كان لبعسي تر من باش دم ناسي بنزيكوا طبعا دركر على حزب بله اي ما مساقر باسي صالح هفته شوار البته پێشەوە بزانم تۆ چەند جارێک لەلایەن کاگدیس و ئانا داوا لێکرا کە بەسەر هەندێک کێشەی حیزبیە لێکۆڵینەوە پێم خۆشە باسی ئەوەشکەی بۆچی کاگدیس ئەوەندە سیقەی بە ئێوە هەبوو ینی لەناو خەڵکایەت و هەڵبژێرێ من نارێم هەر وەکو پێم وتی ئەو جارێک کە چوونە لای جەنابی مەلا مستەفا بەڕەحمەت بێ کاگدیسش لەوێ بێ و ئەو منی ناسی ڕووبەڕوو دوای بەعزە مەسائلی تر هەبوو أو الرأي مني دخوين ولا مسائل فرعي هوليت شو كي من بغداد كشر دس بيكر دوا كوتينا فرعي هوليت فرعي هوليت مقر ما له هيراني بو ملا محمد عندامي مكتب السياسي باللجنة المركزية بو مسؤول بامبو لبغداد كاك صالح مسؤول بامبو لما كا عمرت خبري بو من نار دري كمال دو جارة كاك إدريس داني أجر كمال هات حزكم بيبينه وتي حزكم لو رجعنا بي بزانا كاك إدريس تشيه وبزانا دو شمو بو سيش شمو بو إجازة مور قلت مشار روج دسمو أما صالي كنا ماموسا أما حفتاو شوار حفتاو شوار يعني شهر دسي بياكل بدايات حفتاو بينش بالله بدايات حفتاو بالله بدايات حفتاو بينش بيا مانجي يقبي أمانجي بالله تنسيما شو ملايك كاك إدريس شاكو شو نتش باشو وكاك مالك هولير أخبار سيا لهيران نازنين أخبار سيا تو مرتاحي وتم والله كاك إدريس من مرتاح بلعم بياويش ليه ناوي عريف خضراء أو أشكال لمخابراتك كريتي أنا مسؤولي شكو أولاي بيش من كيف فارس باوا وتي كاك مالو موضوع قريد ومن باسيتك من شتيش لي أزانم وتي استعملتو دعوة كردو بودوشت يكمين خلافة بقوته لبيني علي سنجاري وأسعد خوشي لمنطقة بادنا خلافة تري شيء لبيني برادراني منطقي سليماني وهلبجة لقر هيزي بيجمرقة حزب للايك وأوان للايك دبي أودو الشمام بوبك وتم كاقد اللي سما رأي باوتشتي لقرا بيكني وتم من ببي باوكم هيك شكلك وتم باش منو كاك شاخوان ياندانا كبتشين بو دو شاخوان نامق اندامي وفدي مفاوض بولا قرب الشكان لقرب مام سلالوان اندامي لقيش بو ابزان فترة لمنطقة كركوك بو هولير بو ايوارا بو اقريش خوش كربو لزارتشيش كوتا كدانا جو بياوشي هي سكسوشي ضعيفي جلي كردي لبربو وكلاشيكوف كي لتنجد بو علي سنجاري همو ادواته كلوبلي دائري سياحي سرسنجي دزيوة لسيجور داينا وقفلي داوا محاربي بيجمركاني خزمو كسو الناسي محاربي وذاك خلق لا اسعد خوشوي نيلي الا عشيرتك خوي بمنيا يشكا هو اسعد خوشوي وتي من حزكم ايوا باج بناسم وسباستان لكم وتي بلام البيش وعلي ببينن
کێشەکەت حەل کرد مامۆستا کێشەکەمان حەل کرد خەڵقمان نا دەرگەکانیان کردەوە شیاکانیان دەرینا یعنی قسەکەی این ڕاز بوو قسەکەی بەڵێ بەڵێ ئەومان حەل کرد لەوێ هەرسان چوینە لقی یەک لقی پێنج عفو لقی پێنج لەسەری ئەمادیە بوو لەسەری ئەمادیە بوو دوو ژووری قوڕیان هەبوو ژوورێکیان پڕی سێو بوو سبەینان و نێوڕوان و ئێوەران سێویان دەخوارد نان نەبوو خواردن نەبوو لەوێ کاک فازڵ میرانی مناسی کاک فازڵ میرانی ئەندامی ئەوڕقە بوو لەگەر برازایەکی کاک ساڵە یوسفیش لەوێندەرێ بوو 5 کەس بوون دانیشتین و تەماشای وەزعی حیزبەکەیان و سجلاتیان و واریداتیان و هیچ مشکلیان نەبوو زۆر ڕێک و پێک بوون بەڵام مشکلی گەورەیانەوە بوو نان و خواردنیان نەبوو چەک و سلاح و پێشمەرگەیان کەم بوو ئەو شتا نەمان نووسی و هینامانەوە کردمانە تەقریرێک و دامانە کاک مەسعودی مەوزوعی دووەم چ بوو مەوزوعی دووەم ئەوە بوو وتی دەبێت بچن بۆ هەڵەبجە لە هەڵەبجە حکومەتی لێ نییە مشکلەی ئەوەیە فەتاحاغا و عەبدولوهاب و شەفیقاغا دەیانەوێ قاسەکە بشکێن قاسەکەی حکومەت قاسەکە بە حساب ئاڵتونی تێدا پارەی تێدایە ئێمەش پێمان وتونە جارێ مشکێنن لەلایەکی دیکەش لەناو خۆیان مەشاکیلیان هەیە وەزعی پێشمەرگەشمان بۆ هەڵ بکەن کاک ساڵح لەلایەکە پێیوتم وتی ئێمە مەکتەبێکمان هەیە مەکتەبێکی دینی پارەی دەنێرین بۆ خەتیبی سلەیمانی ئەو مەسئولە ئەوشمان بۆ تەفتیش بکەم بزانە وەزعیان چوونە چوینەوێ چوینە هەڵەبجە کاکە چوینە هەڵەبجە بچین هەڵەبجە کارەبای هەڵەبجە لەبەرەوەی بە چۆلمەنتۆ زەبت کراوە و تونند کراوە نەیانتوانیەوە چەمەنتۆ گەڕگەن با مشار ئاسنەکەیان بڕیوتەوە ئەودی و فرۆشتیان تە ئێرانە کێ فرۆشتوێتی ئێران عەبدولوهاب و کەمال و فڵان و ئەوانەی مەسئولی پێشمەرگە و مەسئولی حیزب لەوێ عەبدولوهاب و فازڵ تاڵەبانی و جەمال نامێق و فڵان و ئەنوەر جاف و ئەوانە کاکە خەریکی قمار و وێسچی و ئەولا و مەسائل و یعنی دەدگوت نازانم بڵێم چی شەوێ لایمان ماینەوە وتمان بابە ئەو وەزعە چوونەوە وەزعی پێشمەرگەی بۆ باسکردن تەمان هەر مەتحی خۆیان کرد بەڵام وەزعەکەی دەبێنی وەزع نییە وتمان باش ئەدی ئەو شتانی هەڵەبجە وتیان وەڵا ئەو شتانی هەڵەبجە لای کەمالی شێغەریب ئەو دەزانی ئەو مدیری شوفتە بووە کەمالی شێغەریبمان دۆزیەوە وتی لای من نییە و ئەڵ حیزب بردوێتی و حیزب دەرێ لای ئەوە و ئاخری وتم کاک کەمال ئێمە شتەکان دەدۆزینەوە وتی شتەکانیشیان بردووتە نەوسوود لەوێن دەرێ لە مەزێنێکیان داناوە ئەیفرۆشن هەر ساین ڕۆشتین بۆ نەوسوود بینی تەوێڵە و نەوسوود گوندێکە بوو پیان دەگو بەڵخە بەڵخە چوینە بەڵخە گوتمان چێ لێرێ وتیان ڕەوف لێرێ حاکم ڕەوف ئەوەی سەدامی باکەمە کرد ڕەوف برادری منە یعنی ڕەفیقی منەوە کە لە بەغدا بوون من مەسئولی حیزب بووم ئەو ئەندامی حیزب بوو ڕەفیقێکی زۆر نزیک بوو وڵات چوین چاکچۆنیێکی خۆش و ئەو برادریتە ناوی ڕەقیب بوو شێخ ڕەقیب معاونی محافظ یا لێر بوو لەگەڵمان بوو لەگەڵ جەمال ڕەشید کەواتە ئێوە نەتیجەی ئیشەکە چی بوو چوینە کاگرەوە گوتی ئەوە نەوسود لێرێ شەوێ لای من لەبەوە زۆر خزمەتی کرد نووسبینە چوینە نەوسود برادێکمان لەوێ بوو ناوی وشیار بابان بوو ئەوەیە لەبیر لە قاهرە لە کۆشتی فرایاندا خوارێ نەمر وەڵا گوتی بابە شتەکان لەو قاعەیە کەمالی شێغەریبیمان بانک وتمان ئەمە شتەکان لێرێنەوە ئێمە دیومانێتەوە کاغەزێ بنووسە بۆ مەڵام مستەفا بڵێ ئێمە بەغەڵەت ئەوانەمان هێناوە بۆ احتفاظکردن دوای بیفرۆشن بۆ حیزب بە مەرکەبی سەوز نووسی کە من ئەوانم هیناوەتە نووسود بێ ئاگاداری بارگای بارزانانی حیزب ئێستا کارژە ئەشیاکان دەوێنەوە هەمومان هیناوە و بردمانە وێندەرێ و ڕەسەن کاگە دەویست ئەمری قەبزی هەمویانی دەرکرد عەبدولوهاب و ئەویدی و ئەویدی و ئەویدی ئەو مانجی دوو بوو ناردیانن هەمویان هینانە ئەوەی هەمویان هینانە چۆمان بارگای مەکتەبی سیاسی و بارزانی هەتا محکەمانە کرد مانجی سێ بەسەر داهات و مەوزوعی جەزایی دەستی پێکرد و ئیشەکە تێک چوو ڕزگاریان بوو یعنی کەواتە بەهۆی ئەوە ڕزگاریان بوو هەمویان سەحب کرابوون لێپرسینەوەیان لەگەڵەکرا تند بۆچی مام جەلال چوە لوبنان و سووریا ئەوانە بۆ لە کوردستان نەمایەوە بوو بە نوێنەری ئێزانم وەکو بوو بە نوێنەری لەوێ عەزیز لەوێ بوو بەڵێ شێ عەزیز و فوعاد و مام جەلال وز نەبوون
شێ عەزیز مەسئول بوو بەڵێ مەسئولی لجنەکەەوە بەڵام مام جەلال نوێنەری ڕاستەقینەی مەڵام مستەفا بوو. شتێکی تر تۆ ئاگادار بووی کە کۆمەڵەی مارکسی لێنینی دروست بوو لە ساڵی هەفتەیە تۆ بخوا ئەندام بووی لەو هینەیە لەو کۆمەڵێ نەخێر من شتم بۆ تەبا دەکردن لەبەر خاتری مام جەلال و بە ئیسراری مام جەلال من مەسئولی لەق بووم ئەندای مەکتەبی سیاسی بووم بەڵام ئەندام نەبووی نەخێرەوان حەزیشم لێ نەدەکردن حەزم لێ نەدەکردن بەڵام حەقم نەبوو کاک عولەما زۆر زدیان بوو هەر زۆر دێگۆ مام جەلال دێگۆ لە مەکتەبی سیاسی کە قسەمان کرد دێگۆ مام جەلال تۆ حیزب لە ناو حیزب دروست کردووە هەر باش کرا ئەمە باشە مامۆستا عولەما لەگەڵیەوە هاتە دەرەوە ساڵی هەفتە لە تێکەڵبوونەوە نەهات بۆچی لە بەغدا ماوە لە بەغدا ماوە کوچی هەر وەکو سەر بەخۆی ئەمە لەوێ برادران کاک برایم لە کاک برایم کاک کاوە کاک برایم وەک مڕەبی بوو بۆ حیزب پیاوێکی دڵسۆز پیاوێکی باخلاق پیاوێکی دەستپاک دوایە کوردێکی پەتی یعنی کوردایەتی لێ دەباری پیاوێکی زۆر ڕێک و پێک بوو ئێمە وەکو باوکی خۆمان تەماشامانەکە هەموو ئێوارانیش ئەگەر شتێکی لابەلا نەبا ئێمە لە مارێک کاک برایم دانیشتوینەوە وەکو ڕەفیق و قسە و گۆڕینەوە و لاولا نان ئێوارەشمان لەوێ دەخوات ئارە خواردنەوە و وێستی و قمار و شتیوە نەبووە لە بینی ئێمە تێگەشتی بەزەمە چ پەیوەندی بەماوە هەموو تۆ ئەوە ئەوە دەدەم ئێمە یەکێ لە قسەکانمان شەوگوتمان باش ئێمە ئەو برادرانەمان هەتاوە کونێ خەڵقەیە کادیرە خەریجی کولیە ئیشی نەماوە ئەوی دیکە دەربەدەری ئیشی نیە ئەوی دیکە ئاوارە بوو ئەوی بووە دژنەیەک دروستکەین بۆ سەرپەرشتی ئەوانە دژنەکە قەراریاندا من و کاک عولەما و کەمال خۆشناو بن کەمال خۆشناو گوتی وەڵام من دەچمە دەرەوە من و کاک عولەما ماینەوە منیش دوای منیان نەفیکر بۆ قوڕنە کاک عولەما ماوە لە بەغدا پێشم گۆ بە کاک عولەما و کاک عولەما میشە ناکرێت دوای ڕێککەوتنەکە وتمەوە ئێمەش نامێنێن لێرە و تۆ لێرە بچۆ فەرەنسا بۆ خۆت و لێرە چ دەکەی ئەو ناچووکە لەگەرمانە مەڵام مستەفا نەدەگونجا هەر ماوە ئاخری کەوتە گەرمە لە ئەوڵا و بابەکر و ئەونی یوسف و لەگەر حکوومەتی سەدام حوسێنە شۆڕش دروستکەن لە ئێران و ئاخری کوشتی باشە مامۆستا هۆکاری ڕاوەساندنی شەڕی بڵێن یاخودەوەی کە نەکسەی شۆڕشەی دوور ئەوە هۆکارەکەی چی بوو بە بڕوایەوە وڵا بە بڕوای من جارێ ئەوە لەم پێش هەموو شتێک ئەوە بوو کە ئەو حکوومەتەی لە عێراقا حکوومەتێکە سەر بە ئەمریکا ئەمریکا حەزی دەکرد ئەوە حکوومەتە بمینێ رووسیش حەزی دەکرد ئەو حکوومەتە نەمینێ رووس بە حسابی مەلا مستەفا و مەلا مستەفا لە سۆڤیەت بوو بە حسابی دارا و بە حسابی خەسرە و ئاخرەوانە هەموو لەوێن دەرێبوون و مەلا مستەفا قسەی وەردەگرتن مەسەن کەمال مەسەر بوو مەسەن خەسرە بوو مەسەن دارا بوو مەسەن دارا ڕەشید جەودەت بوو دارایەکی دیبان مامۆستاتێ بڵێ ئەوانە سەریان سەر بە سۆڤیەت بوو هەمویان بە شوێیەکان سەر بە سۆڤیەت ئەوانش ئەویان دەکرد ئاخیری ئەمریکای اعتیمادی لەسەر ئێرانە کرد ئێران چی بە ئێران دوای ئێران وای دەکرد ئێران گەیشت بۆ حەدێکی ئەوە کە بتوانێت ئیسیفادە لە ئێمە بکە بۆی سەر بە سەدام شۆڕکە گەیشتنەوەی دیارە عێلاقاتی سڕیان هەبووە و تویانە ئێوە مشکلی کوردیمان لە کۆرکەنەوە ئێوە لە مۆزوع شەت العەرەب تەفاوتان نەگرکی وردە گەیشتنە ئەوەیان کردو اتفاقەکان ئیمزا کردو اتفاقەکەش دوای سەری نەگرتو وەکو ئێمە تەسەوورمان کرد اتفاقەکە بۆشە باش مامۆستا زۆر جار باسی واکرێ کاڵێن کۆمەڵی خەڵک هەبوون ویستویانە درێژە بە شەڕبەن و ئەوانە ئەمانە کێ بوون بەڵام هیچ کەسێکیشیان نەچوونە ژێرە ئەو بارە ینی کەس نەیکرد بەڵام باسی ژەوەیەکرێ هەندێک کەسێ ئەڵێ من ویستومە بەردەوام بم لە شەڕ و ئەو بکەم و ئەو بکەم و بەڵام هیچیش نەکرا مامۆستا من بە ئەمانەت ئەو قسەت بۆ ئەەکەم بەڵێ کە ئەو ڕۆژەی بەیانیەکەی من و کاک خالید و کاک عەلی لە ماری کاک عومەر دەبابە بووین لە دەربەندی لە دەربەند کاک عومەر خانوە چیە بوو کاک عومەر وەکیلی وەزیری عەدل بوو لای کاک ساڵح یوسفی پاش ئیتیفاقەکە لەگەڵ مەلا مستەفا ئەو بوو وەکیلی وەزیری عەدل لە ماروان نووست بووین کاک عومەر بەرازایەکی بوو پێشمەرگە بوو لای سبەینان دەچوو گێمەر و ماست و هێلکەی بۆ ئێمە دەکرێت داهاتەوە بەیانی هاتەوە
كردي بهرا كاكا 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 ماما كاكا مال كاك علي مفاوضاته والله من هرسام وتمشكره وتي للخوارة خلق مدري مفاوضاته وراديو باسي ودكا كاك عمر ما هستان وكاك علي مفاوضات شي ما واه بلى خلص جاده بلى كاك عمر تلفوني كرت لبو حبيب جواب نادا جارك دي بوي كرت وتي امس تشي حبيبتي كاكا كل شيء ما ادري لا سامع ولا عندي معلومات تلفوني بو كاك علي عسكري تلفوني بو رئيس اوكس رئيس يوسف بلى او رئيس اللجنه مكتبي عسكري بو ارجوتي من هجنا انا لو بينك كاك علي عبد الله خارم من الاخواري ووزير ماليه حكومه كردستان ولا قال للدربندي تلفوني بو كاك عمر قلت كاك عمر وابدا ساعات هشتوني بو بلى قلت كاك عمر لقيت كاك علي وكمال وانور نخواري لا يمنام بخوي بلى شو نخواري داراو شفق العين اللي بيقول بلى كتشوينا شو ليها كاك علي قلت كاك علي كاك علي عسكري بكاك علي عبد الله قلت كاك علي نما قد قوميه بيكني كاك علي عسكري داراو تي تماشاك كاك علي عسكري لو وضعنا خوش بيكن يوتي بو بينكن صدر من بيودن ام وضع سر ناقري ام وضع خراب دبي خوتان مخنا بندستي ايران يشكو عليها باشا جاني ما كسري نقل بلام اواني بو دستان بينكن دستمان بيكر بلى شي دير دستمان بينكر كاك ميجول يا ماموس ميجو كغلط بلى ايما كاشتكى دستي بيكرت منو كاك ابراهيم وكاك علي وكاك عمر فوزي رشيد نامق وحمي فرج او برادراني خومان نجم الدين ونور الدين اما لا مهابات كوبينو قرار من دائما شر راناكي بلى شر راناكي مقاومه دكين بزانين شي دبي ملا مصطفى ديتوا ايش كاي خومان دكينو اما او مجموعه كجاران لغير ملا مصطفى ريك كوتي يستاوان ساحه بجديدن اگر بجيانش اما ساحه بجيناي بلى سين زي ما ملا مصطفى لتارام هر جمو زول وإيما نشاط مان هبو خلق ما كودا كردوا بو شربر دوامي دفاع بي او نكين لنا خو ما خلق مان همو كو كردوا حتى مرام مصطفى هاتا وديسان مرام مصطفى باش دو روج تو تاران بلى دوايا نوزدي مانك مرام مصطفى هاتا غدا خيميشي دور وديري جاندانا مرام مصطفى همو سركردكاني شورش وسركردكاني بارتي برادراني ايما وخلق اوي عسكري همو يعني كوكر بولبي ملا مصطفى تقريبا دوري سعاد يازو شتوا تيبر بو زول ملا مصطفى هات باش اگر او خيمه كبيه بلى او درجه كبيه ملا مصطفى هات البي دانش اول كرسي لبر درجه باش ماموس ما حزكي ديرا بشويه جينو دواي باسي او كوبونو غرينجي باش دووبارە سڵاو بەڕێزان دێژە بە پەنجەمۆ دەدەین لەگەڵ کاک کەمال محێدین کاک کەمال باسی ئەو کۆبوونەوە گرنگە ینی خاڵە جەوهەریە مهمەکان چی بوو کە لە بینی ئێوە مەلا مستەفای وترە ئێمە کە بڕیار بوو مەلا مستەفا کۆبوونەوە کە بکە خەبەری ئێمەشیان دەکە ئێمەش بچینە نەڕەدا من و کاک عومەر و کاک عەلی و کاک خالید چوینە نەڕەدا و مەلا مستەفا هاتە ژوورەوە لە کورسیەکەم دانیش جێزی فەتوڵا لەو بەری بوو چوو گوتی ئەزبەنی نابێ مەلا مستەفای هینا ئێرە دانیشت و مەلا مستەفا گوتی بەخێر بێن ماندوو نەبن ڕەسەن پاش ئەو کاک عومەر هەڵسا قسەی کرد وتی جەنابی سەرۆک بەخێر بێەوە ملەتی کورد هەمووی پەرۆشیەوە بکەوە بێیتەوە نەکەویتە دەست دوژمنەوە زەربەت لێ نەدەن ئێستاش ئەوەی تۆ بەباشی زانی ئێمە ئەیکەین و ئێمە ئامادەی ئەو شتانەی کە تۆ دەتەوێت مەلا مستەفا وتی من لێتان ناشارمەوە ئێستاکانە شەرق و غەرب لەسەر ئەمە ڕێککەوتونە کە حدود لە ئێمە داخەن یارمەتیمان نەدەن ئەوەی دەیەوێت لە ئێران بمینەوە لە ئێران دەمینە میوانی شای ئێران دەبیت و ئەوەی دەشێوێت بچێتەوە عەفو دەرەچێ بچێتەوە و کەس شەڕ و شۆر نامینێ دەبێ خەڵقەکە چەک دامنێ باشە ئەی کەواتە بۆچی ئێوە درێژەتان بەو شەڕ نایە خۆتان بەڵێ ئێمە کە هاتینەوە شەوێ لە ماڵی کاک عومەری بووین ئێمە قەرارماندا هەوڵ بدەین ئەو کەسانێک کە سەڵتن بمینێنەوە پەیوەندیان پێوە بکەین
بە ئۆردوگاکان کردتان بڵێ بڵێ خەڵقمان نار منیان نار خالیدیان نار کاکمەر کاک علی هاتەوە بۆچی بەردەوام نەبوو بۆ بەرنەوە ئێستاکان بۆت باز دەکەم بۆ بەردەوام نەبووین ئێمە کە هاتین ئیشەکانمان کرد گەیشتینە ئەوەی کە ئەو شتەی ئێمە کردومانە ئەو چوار کەسە پێویستی بەڕێی مام جەلال و کاک برامیشە قەرارماندا عینی ڕۆژ پاش کۆنفرەنسەکە بچینە تاران لای کاک برایم کۆبوونەوە ماکە سێ بڕیارماندا بڕیاری یەکەم ئێمە شەڕ چەکداننێ بڕیاری دووەم هەموو ئەو کەسانەی کە سەڵتن هەوڵ بدەین بمینێنەوە لە گەرمان و ئەوانەی کە ئایلەشیان هەیە یا اختیارن ئێمە تاکید دەکەینەوە هەوڵ دەدەین بگەڕێنەوە باش کەس لە ئێران نەمێنێت نقطەی سێیەم کاغەزێ بنووسین بۆ سەدام حوسێن بڵێن ئێمە دۆستی دێرین بووین پێکەوە بەیانی ئەزارتان ئیمزا کرد لەگەڵ جەنابی مەڵام مستەفا بەیانەکەتان تەطبیق نەکرد ئێستا ئێمە ئامادەینە لەگەر ئێوە تەعاونی بکەین بۆ تەطبیق و پێشخستنی بەیانەکە بەم شەرتە ئێمە دێینەوە قەرارمان لەسەر ئەو سێ نقطەیەدا باشە کابراهیم نووسی باشە مامۆستا ئێوە بۆچی یەکسەر ئەتانویش لەگەڵ سەدام دانیشن ئێمە ئەگەر سەدام ئەوەی قبول بکرد بە بەیانی ئازار و تەطویری بەیانی ئازار ئێمە ئەومان قبول دەکەین چۆن لەو کاتی زەعیفی کووردا ینی قەنەعەتان وا بوو کە ئەو بە قسەیەوە بکە ڕەنگە ئاخر ئەگەر بیکرد بە زەرێری نەدەکەن تێدەگەی زەرێری نەدەکەن من نەتیجە من لە بۆ سبەینێ لەگەر هەواڵی خزمی مارێ گەلاویشخانە منی بردەمی سەفارەت بێتی کاکەمانەوە سەفارەت ئەو خۆی لە من نەگەیان ترسا وڵات چوومە سەفارەت لە سەفارەت دانیشتم لای مدیری استیعلاماتەکە وتی وڵات سەفیر لێرە نیە ئێستا دێ 20 دقیقە پێنووس و سەفیر هات کە سەفیر هات چووین وتمەوە سەفیر هات و چووە لای وتی فلان هاتووە دەیەوێت بگەڕێتەوە بەغدا ئیشی تایبەتی هەیە وتی ئەگەر فواد عارف و دارا تۆفیقم لایە سەفیر پێی ئەگەر ئوستاد کەمال مانیعی نییە لە حزوری وان بێ من با بفەرمی وتمبانە نییە چوومە ژووری تەماشا دەکەم کاک فواد و داوان بۆچی چوو ڕەنگە ویستیان بگەڕێنەوە دوکە خەڵک دەویست بگەڕێتەوە بۆ ئەوەی مامۆستا ئێمام کاتەکەمی ماومانە حەزەکەم یەکسەر ئێوە تۆ پەیامەکە ئەبەیتەوە بۆ بەغا لە بەغدا بۆت بازەکەم لە مەتار چێ پێشوازی کە قەرار درا من بگەڕێمەوە لەو کاتە سکرتێری سەفارەت هات ناوی ویداد بوو ڕەفیقی من بوو لە حقوق چاکو چۆنی ولاوتی ودادکەی دەڕۆ وتی ڕۆژی دووشەمە دەسمەوتی ئوستاد کەمال لەگەری دەوتم باشە ئەمە گەڕینەوە تۆ نامەیەکت پێە نامەکە ڕاستمیت پێ نامەی ئەوەم پێ خۆمان بە ئیمزای هەمومان نامەکە ڕەنگە لایوانمان بەڵام من یەک غەڵەتم کرد دەبووە لەو فترێ نامەکە تەسویر کرد شتێکی تاریخی بوو وڵات چۆم تەماشەکەم ڕەفیق پێشدەری استیقبالی منەکە کاک برایم لەوێ تەلەفۆنی بۆ کردیەوە دوێتی کەمال بە سبەینێ دێتەوە لە مەتار ئاگال لێ بێ بزانێت مساعدەی باشە مامۆستا ڕەفیق پشتدەری لەگەڵ حکوومەت دۆستی ئێمە بوو بۆچی پەیوەندی لەگەڵ مامۆستا ئیبراهیم ئەحمەد هەبوو دۆستی ئێمە بوو لەگەڵ حکوومەتی لەگەر حکوومەت بوو معاش ئێمە معاشمان ئێمە 24 دینارمان دەدایمان دینار زۆر بوو ئەو ڕوتبەی عەقیدی هەبوو هی پۆلیس هی شورت ئەوە هی شورتە باشە تۆ پەیامەکەت گەیاندە جێگەی خۆی گوتم من سبەینێ منی بردە لای عمید ڕوکن زعیم عمیدی پێدەرێت عەزیز تۆفیق مديري استخبارات عسكري بو باشا عزيز توفيق مني برد لا اسماعيل تاع نعيمي اسماعيل تاع نعيمي رئيس اركان الجيش بو كاغزه كم دايا بردي دايا وزير الدفاع حماد شهاب حماد شهاب كاغزه كذا ذات صدام صدام بيدري دري من جواب دم جواب ينبو دنيرمو بطعم حدين باش دو رجال رفيق هات وتي جواب وتم دهات بولا وتم جواب نبوتي كان بمن نوتوا لبو روجي سيم شيروان هات خوشكزاي تاع محديني وتي كا كمال خالتها انتظار دكا الماري بوطومبيلي خوي مني برد بو ماري تاع محديني كتوني ماري تاع محدين لجوري بوتشاكو تشوني ما نكردو ديار بدو كل شيء ميجي تشدانا بولا حديقك بوي لجوري قسنكي مني برد حديقك وتي كا كمال كاغازكي صدام جيش تدسي خوي صدام دري اوان بينوا تشي بيويستو تشي معقوله ديكين بسرتو اوان دوستي ابنا ام كاغزا شون نتيجة دموان حكومتي بغداد قراري دا وفدي جماهيري بنيري بو تاران بو خلق بقريتوا
من و کاک خالیدیشیان تێخست من وتم منەچ هەلوی بۆی بگەڕێمەوە لای برادران من لەگەر وەفدەکە چووم تەلەفۆنم بۆ کاک عومەر کرد کاک عومەر لە ڕزاییەوە هاتە تاران چوینە لای کاک برایم یعنی قەنەعەتان بەو هینە شەفەیی سەڵام کرد نەهات کاک برایم و مام جەلال قەنەعەتیان نەهات قەراریاندا مام جەلال و کاک برایم نێنەوە من و کاک عومەر و کاک عەلی و کاک خالید بگەڕینەوە کە گەڕاینەوە مانگێکی پێ نەچوو ئێمەیان نەفی کرد بۆ چوو یعنی بەڵێنەکان درۆ جێبەجێ نەکرد بەڵێ ئیشەکە بەوە کۆتاییە باشە مامۆستا دوای ئەوە دوای یەشێتی دروزە بێتەوە بە شێوەیەکی تر قیادەی موقت دروزە بێتەوە پاسۆک و حیزب ئەنوە عشقاڵی دروزە بێتەوە ئێوە ئاگاتان لەوە هەبوو ئاگاتان لەوە هەبوو کە یەشێتی دروزە بێتەوە ئێمە لە بیدایەتیەوە من و کاک عومەر و کاک عەلی و کاک خالید و فۆزی ڕەشید نامیق و فلان و فلان فلانەوە ئێنە هەرما بووین لەگەل یەک لەگەر حزبی اشتراکیەکە ئێمە دۆست بووین هەمومان تێگەیشتی طبعا کە کاک عەلی و کاک خالید و وان کوژران ئەمن تقریبا لە هەموو شتێکە ئینکماشم کرد لەگەر حزبی اشتراکیەکەش هیچ تەداخولێکم نەکرد لەوە کاک ساڵە هات و چوم مابوو دووجار من بە کاک ساڵحم گۆ تو ئاگاداری دروستبوونەوەی بزوتنەوە ئەوانە بووی تەفاسیلیان ئاگادار دەمزانی حزبەکەیان دروست کردو و نیشاد دەنوێنم لە ڕێگەی فازیل باڕاکەوە پەیامێکە بەی بۆ یەکێتی باشە خۆ تۆ پەیوەندیت بە یەکێتیەوە هەبوو مام جەلال باشە بۆچی فازیل بەڕاگەوە بڕای بە تۆ هەبوو کە تۆ ڕاستپێرێت و ئەمە پەیامی مخابرات بوو یا پەیامی حکوومەتی عراقی بوو بۆ یەکێتی خۆی من لەگەر فازل بەڕاک لە کە چوینە مۆسکۆ بۆ مؤتەمەری لاوان ئێمە نوێنەری قوتابیان بووم خەسەر و تەوفیق نوێنەری لاوان بوو کە چوین عەماش سەفیر بوو فازل بەڕاک ملحقی عسکەری باشە کەواتە تۆ لەو کاتەوە من ئەوم ناسی و ئێمە دۆ وەکو دۆست بووین تۆ دەرگای گفتوگۆت کردەوە لە بینی یەکێتی و حکوومەتە کە ئەمن تعزیەک هەبوو لە کەڕادا خزمی داود ئەسود کە نەقیبی محامین بوو من و ڕەوف دێبس کە سکرتێر ینی نائیبی نەسیر جادرچی بوو بە ئەسلی شیوعی بوو لەگەر نزیک ماڵی ئێمە بوو هات گوتی بچینە تازی پێکەوە چوینە تازی کە دانیشتین من بەبێ لاشعوری کەوتمە تەنیش فازل بەڕاک دانیشتین دەستی لەسەر قاسمدانە ئاوڕ فازل بەڕاکە شلۆنەک ماشلۆنەک ئەولا ئەولا وتی ئەخبار چییە وەزع چییە و ئەو شەڕ و شۆرە بۆ وتمڵ شەڕ شۆر خەتاییوێ یعنی مۆزوعی کەرکک چییە ئەگەر لەگەر لایوان بێوان خۆ جیای ناکەنەوە خۆ لە باغڕیان نانێن دازانم چیە لە وتی باشە تۆ دەتوانی بزانین عومەر دەبابە ئەڵێن پیاوێکی معتەدی لە پیاوێکی وایە وایە بزانە عومەر دەبابە ڕێیچی وتم مانع تۆ هیچ پەیامێکە هەر ئەوەندەی پێوتی یاخود وتی بزانە عومەر دەبابات قەناعەت و ڕێئی و دەتوانیت چ شتێک بکەین بۆی ڕێگایك بدۆزینەوە ڕێککەوی وتم باش عەقیدێکی شورتیان لەگەر ناردم معاونی مدیری شوعبەی کوردی بوو لە ئەمنی عامە باش ناوی طالب لە لەندەنەوە باسی چیتان کرد لەگەڵ کاک من و ئەو چوین کاک عومەرماندی ئەمن چوو بە ماڵی کاک عومەر تێمگەیان وتم کاک عومەر وەزع ئەو هایە وتی باشە سبەینە من دێم بە شوێنتانە بەڵام ئەو کوڕی لەگەر بوو گەلێک باش بوو یعنی مەسەلەن بەتەنها لەگەر من لە ژوورێک دەنووست بە بێوەی شعور بکە خطوورەتی هەبێیاننا لەگەر من و کاک عومەر هات چوینە برایتن مینایەکە لە خوار لەندەن ئەو ڕۆژە دوور و دیرژ ئێمە مناقەشەمان جوابی پەیامەکەی ئێمە ئەوە بوو ئەگەر ئەو شتانی کە ئێمە وەختی خۆی داوامان کردە لە حکومەت جێبەجێ بکە ئێمە ئامادەینە مفاوەزە لەگەر حکومەت بکەین و ڕێککەوینەوە کاک عومەر کاغەزی نووسی بۆ مامچەلە کاغەزی نووسی بۆ مامجەلالیش مامجەلال ئەو وەختی هاتبووە لەندەن و گەڕابووە چاوی خەلەلی چاوی هەبوو مامجەلال گەڕابووە کاغەزی بۆ نووسی بوو کە کاغەزەکەی بۆ نووسی بوو پێی باش بوو پێی باش باش کۆمەڵکە مەوزوعی ئێران و جنبوشی ئێران و جەماعەتی ئەو کابرایی ئێران ئەوەی ژنەکەی کردیتە ڕێیشی خۆی بەڵێ مجاهدین خەڵق ئەوانە دەستیان کرد بە گفتوگۆ و مفاوەزات لە ڕێگەی ئەوانەوە لەو خەتەوە دەستی پێکرد
نەک لە ڕێگای مجاهیدین دەڵێم ئەوانش بەڵێ لەگەر باسیەکان عێلاقیان هەبوو مفاوزاتەکان دەستی پێکرد کە مفاوزەکە کەواتە مامۆستا من ئەمەوە بزانم ئەوەی ئەو سەفەرەی تۆ بوو دەرگای کردەوە بۆ گفتوگۆیە یعنی ئەوە من لە بیرمە وەکو تۆ ئەبینم ئەوە بەنووسی کاغەزی بۆ مامجلال نووسی مامجلاژ قەناعەتی هات و دەرگای مفاوزەیان کردەوە دەرگای مفاوزەیان کردەوە لەسەر چ ڕێک نەکەوتن لەسەر ئەوەی وەڵڵا ئەوجا نورێدین واعز کابرایەکی کوردە مدیر بەلەدیەی کەرکووک بوو مەحامی بوو لای من مدیری دایرەی قانونی بووم ڕۆژێ هات وتی کاکەمال وەفدێکی تورکی هاتوونە لای سەدام حوسێن دەڵێن ئەگەر ئێوە کەرکووک بدەنە کورد ئێمە کەرکووک داگیرەکەی وتی کاکەمال وانیەوە ئەوە درۆیەوە خەڵق دیعا دەکا وتی عیزەت دووری لەگەر فوعادی لە گفتوگۆیە ئەمڕۆ سێشەمە ڕۆژی پێنجشەمە هەمووش تەواو دەبی دێتەوە وتم باشە چماوە وتی مەوزوعی کەرکووک ماوە لەگەر مەوزوعی مەجلیسی وەتەنی وتم مەجلیسی وەتەنی چییە وتی ئێمە 50 کەسمان داوا کردووە ئەوان دەڵێن 25 کەستان دەدەین وتم جەمام جەلا ئەگەر 10 کەسیشتان بدەنێ باشترە لە 50کەی ڕەنگە 50 باشتان دەست نەکەوێت قائمەکەی پێشان دەم عەتیە دکتۆرە عەتیە ئەوەل ناوە خزمی منە وتم ئاخر مام جەلا دکتۆرە عەتیەتاندا ناوە نە کوردایەتی کردووە نەدەزانێت سبێن تەوقاتێکی لێ دەن ئێتراف دەکات دەبێتی دایا دەرێن جەلالیەکان هەموو هاتونەوە وڵای حکومەت ئیلتحاقیان بە حکومەت کردیە وتی ئاخر وای نابێت وتم مام جەلا ئەگەر تیشتان بدەنێ نابن ئەکسەریەت قرار هەر لە بۆ ئەکسەریەتەکەی وتی مەسەلەی کەرکووکی سەدام دەرێ ئەو بەر بۆ ئێوە ئەو بەریش بۆ ئێمە ئێوە توشتی چاک ئەو بیکەنە مەرحەلەیەک موافقەیان نەکردو مفاوزەکە تێکردو مەبڕاتەوە تورکیا ئەو مفاوزاتی تێگا والله طبعا تورکیا وەفدێکی 12 کەسی ناردبوو بانەوە 3 ڕۆژ لە بەغدامانەوە ئەو نوردینی وازە ژنەکەی تورکمانە لە عایلەیەکی گەورە لە ئەنقەرە معلوماتەکانی دەزانی بۆ منیشی دەبوو وتی لە ڕێخوا هیچ هەر کەسێ بزانێ من ئەدامەکە کێ بوون ئەوانەی کە ئیشیان لەگەڵ تۆوە کرد لەسەر ڕاستپاردەی مامجەلا ئێمە کە چوومە بەغدا تقریبا ئەساسی لوجنەیەک هەبوو کە مستەفا دوورخرایەوە سەردار عەلی خۆشناو عەمید ڕوکن بوو گەنجێکی جوانی ڕێکوتە خەڵکی شەقڵاوە مستەفا زەڵمی حەمەدەمی پرۆفیسۆر مستەفا زەڵمی بەزەو چ عەلاقەی بەیەکێتیەوە هەبوو ئەندام بوو بەڵێ ئەندامی یەکێتی بوو لە ژێرەوە لە ماڕی وانکو بوونەوانەکە تێگەشتی چوم ئەوانە ئەندام بوون مستەفا نەما بوو من بووم بە مەسئولیان ئیشوکارەکانمان کرد بەس مامۆستا لەو کاتە ئیشوکاری ئێوە چی بوو جگە لە ئیشوکار ئێمە 74 ئەنداممان هەبوو چونکە کەمام جەلال وان هاتنە بەغدا پاش ڕوخانی سەدام بانجی کردمەوە کاگنووسیروانمان مەکتەبی سیاسی لەگەر بۆ گوتی کاکەمال باسی تەنزیماتی بەغدایان بۆ بکە باسی تەنزیماتی بەغدان بۆ کردن مەلی سەید عەلیان لەگەر بووتی وەڵا کاکەمال دەبێ عەفومان کە ئێمە تۆمان زۆر عەزیزتدا هەرخواش ڕحمی کرد بە سەلامەتی مایەوە تا ئێستا وتم عەلا کوڵینەوەی کرا وتم ئێمە 74 ئەندامی ڕسمیمان هەیە بە پێی سجل بە پێی ئابوونە بە پێی ناوێنێنی جەماهیرێکی زۆریشمان هەیە دوایە لەوێن دەرێ دانیشتن مەڵبەندیان دروست کرد مەڵبەندی بەغدا باش چونکە ئێمە لژنەیەک بوون لژمەی تەزیمینی هێنی مەڵبەند نەبووی وەڵام مەڵبەندیان دروست کرد مامجەلابەتی کاکەمال تۆ 2 کەس تەرشەکە کاگنەوشوران 2 کەس تەرشە دەکات من 3 کەس تەرشە دەکەم ئەوانە دەبن بە ئەندامی مەڵبەند ئەمن 2 کەسم تەرشە کرد مامجەلال 2 کەس مامجەلال 3 کەس کاگنەوشوران 2 کەسی ئەمە چی بوو مامۆستا ئەمە کوتلە بۆچی مامجەلال وتی ئەوانە هەریەکە عیلاقەی شەخسی هەبوو لەگەر فڵان لەگەر فڵان مامجەلال وتی بە نظامی داخلی مەسئولی مەڵبەند دەبێت ئەندامی لژنەی مەرکەزی بێت لەبەروی تۆ ئەندامی لژنەی مەرکەزینی ئێستا بۆ ماوەی 6 مانگ خەسترە دەکەینە مەسئولی مەڵبەند پاش 6 مانگەکە خەسترە دەڕوات تۆ دەبیتە مەسئولی مەڵبەند ئەمن بوومە مەسئولی مەڵبەند کە بوومە مەسئولی مەڵبەند ساڵێک و نیو ماوە ئێمە قەسف کراین من بریندار بووم مەقەڕەکەیان بارگاکەی دەقیان قەسف کرد پاش ئەوە عادل مراد مەسئولی مەکتەبی عیلاقات بوو ئەمن مەسئولی مەڵبەند بوو لە پرێکە عادل مراد نەخۆش کەوت و ڕۆی بۆ ڕۆمانیا کەس نەما لە مەکتەبی عیلاقات ئێوارە فواد مەحسووم تەلەفۆنی بۆ کردم وتی مامجەلال ئەڵێ کاکەمال بچێ لە مەکتەبی عیلاقات دەوام بکە وتم با بە مەکتەبی عیلاقات بۆ حیزب باشنی مەڵبەند باشترە بۆ لەو ئەوێ معاشی زۆرترە وەزعی باشترە دەبێ عزوی مەکتەبی سیاسی مەسئولی لە مەکتەب بێ
وتی دەچمەوە پێدر چۆ سلەیبانی پێک و مامجلال ئۆتۆمبیلێکی مدەڕعی بۆ ناردم بە دەستی فوات وتی پێی وتوێتی دەبێت سوێنێ بچی دەوام بکە. ئەگەر یەک شتی تایبەتت هەبێ و کە کەس نەیزانێ و پەیوەندی تۆ مامجلال بێ پێمان خۆشە باسی بکەیت پێشتر ئەگەر نەلوتی بێگەینە سواستەکەم بۆەوەی کە بەشداری بەرنامەکە شتێکی خۆشت بۆ بجارمەوە کە منتەهای سیقەیە. مامجلال لە سەرەتای 50 و نهایەتی 57 و سەرەتای 58 خەریکی شعری غەرامی و شعری خۆش و ئەولا و لە فندق ئەوەی فلۆریدادا ژوورێکی هەبوو دائیمە پێکەوە دائیمە ئەو شعرانی دەخوێند و لەگەر شعری جەواهیری ئەوە. مامجلال ڕۆژێ تەلەفۆنی بۆ کردم بۆ ماڕەوە وتی کاکەمان سبینی زۆرە بۆ لام ئیشێکمان هەیە چوومە لای وتی وڵا کاکەمان دەمێن حار لە بۆی حکایەت لۆی حەزم لەو کچە کردووە ئەو کچەش من نە بەداکەم وتووە نە بە بابم وتووە بە کەسم نەوتووە. تۆ کچەکە دەناسی؟ تەبا خزمی منە. وتی چ بکەین وتی وڵی من ناجەم تۆ دەزانی تۆ چ لە خارە وتی من لە خارمە بچینە لای سەمەد مەنجەر. سەمەد مەنجەر پیاوێکی تێکۆشتەر و احتیاتی لژنەی مرکزی پارتی و پیاوێکی بە شخصیت لە بەغدا مۆزەفێکی گەورەش بوو لە زەراعە لە ئەبوو غرێب خانوویە بوو. وتی بچین بە کاک سەمەد برین کاک سەمەد لەگەر باوکی کچەکە زۆر دۆستە بەلکو داخوازێکەما بوو بکەم کەس نازانێ وڵا هەستیان ئێوارە بچوینە ماڵێ کاک سەمەدی پاییز بوو وردەوردە باران دەباری کە مەمەڕەکە ئێستا لە بەرچامە کە تێپەڕی بارانەکە بە سەرمان داهاتەخوارە چوینە ژوورێ کاسەمە نەیدەزانی زۆر شعبەت چی بوو گاڵتە چی بوو کاسەمەد بەڵام پیاوێکی پیاو وڵا دانیشتین و مامجلال خۆی هاتبوو لەگەڵ پێکەوت وتم کاک سەمەد وڵایی ئەمە بۆشێکی ئەو هاتینە یوتی کوڕم بە مامجلال وتی کوڕم تۆ بۆ خۆ قسە ناکە مامجلال قسەی نەکرد من پێم وتم مۆزۆکە ئەوەیە بەڵام بەلای من ئەگەر چوونە لای بابی کچەکە کاگعلیش بەرن چونکە کاگعلیش علاقەی بە بابی کچەکەەوە هەیە لە ڕووی حیزبەوە مەسەن کاسەمەد وەکو برادر و وەکو پیاوی معقول و برادری باوچە کاگعلیش لە ڕووی حیزبەوە بابزانێ بەم ڕێگا کاگعلیش زانی کاکسەمەد بە کاگعلی وتبوو چۆکوێ چوو نەلای باوکی کابرا گوتبوو وەڵای بۆ من سەربەرزیە ئەگەر ئەوە ببێ و مامجلال بە کوڕی خۆم قبوڵەکەم بەڵام مەفروزە دایکی کچەکە ڕاستی بێت بە دایکی دەرێ من ڕێی منی ڕێی تۆیە بە پیاوەکە دێ دایکی ئێوارە بە کچەکە دەرێ کچەکە دەڕێ من بڕیارم بە فڵان کەسدایە کە شووی پێ بکەم کوڕێکیت خەریجی کولیە خەرکی کۆیە عایلێکی محتەرە من حاصل کاگعلی خەبەر دەداتەوە کاسەمەدی دەرێ وەڵام مەسەلەکە ئەو هەلیان کارسەمەد بە نردی بە شوێن من چووم وتی مامجلالم بۆ بدۆزەوە دوو بەیانی جمعەیە ورنە لای ئێمە نابخۆن وڵات چوینەوێ و بەخۆشی و بەسا بۆ ڕەنگە موافقات بێت مامجلال زەوقی هەبوو وڵات چوین بامیان هەبوو فترەکە کشا هەتاوکونی گەیشتە ئەو وەختەی بامیە دەرچوو لە بەغدا گەرمیانە هەندێک زووتر وڵا بامیە و برنجمان خوارد و کاکسەمەد دەستی شوشت و دەستی دەسرە وتی مامجلال بەڕاستی مۆزوعەکە ئەو هایلی هات کاگعلی بە باوکی کچەی وت و باوکی کچەی وت جێبەجێ نەبوو مامجلال وتی وەڵایی مادام کچەکە وای گوت و جا زۆرتر خۆشم دەوێ و مبارێکیشیان بێ و چی یارمەتیشیان هەبێ چ بە من بکرێ یارمەتیان دەدەم وەڵا کچەکە شووی بە کوڕەکە کرد و کوردوکیانە ئێستا ماون و و منداڵی گەورەیان هەیە و کە مامجلال بوو بە حاکمی کوردستان و پارە و پول زۆر بوو خەڵک تاینەکرا کچەکە و کوڕەکەی هەروکی کرد نەمدیرا تێگەیشتی ئەوە پیاوەتی مامجلال خەڵک کە ئەو شتە یەکێک ئەوەی لێ تێکدا دەچی دەیکوژی وە یا کوڕەکە دەکوژی یا کچەکە دەکوژی مامجلال هەردووچی کردنە مدیرعام ئێستاش هەردووچی پارەی مدیرعامی مامجلال وەرەگرت زۆر باشە مامۆستا بەڕاستی من مامجلال کوردایەتی لێ دەباری دەستان خۆش بێ مەمنونین زۆر سپاس دەکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەیەتی نەکۆتایی بەرنامەکەمان کە لەگەڵ پارێزەر کاکە مالمەحیدین و هەڵبەها هاوڕێکی نزیکی مامجلال بوو
پێکەوە پرۆمێڵ خەیدات و دەبینین کە لەگەڵ کەسایەتیشی دیکەی و بە خواتان نەسپێر. کاتێکە چوار ئەفسەرەکە لە سێدارە ئادرێن ئەمە کاریگەری لەسەر جەنابەت دائانێت وەکو گەنجێت لە 11/57 ئەم داخلی کولی عسکەری بوو لەبەر ئەوەی من حەزم لە حیباتی نەدەکرد لەوە مانی عەبدولکەریم قاسمی ئەمە کورد حوریەتێکمان هەبوو ئەم کتێب کابرایەکەم کوردم خزمەتی وڵاتەکەی خۆم دەکەم لەڕێی کورداتی تەقاریری استیخبارات لەسەرم ڕۆیی کە ئەمن یەکێکم لە عوسا بەربوونە من ئامڕیان لۆ دەنام بم کوژن چنددارە بۆچی ویستیان تۆ کوژن شعارشان برن کرد بۆ نحن العرب صاحب غيرة ما نخلي الكرد بهذه الديرة